لا تۆری دومی بەرنامەی بانی باش کوردستان باز لە نەخۆشانی شێرپەنجەکەن ئەو پێداویست و پێویستیانی کە پێویستە بۆیان دەستە بەرکرێت هەروەها چارەسەریەکان و دۆخیان و ئەمە بەسەو گفتوگۆی زیاتر بە میوانداری دکتۆر نەریمان محەممەد پسپۆڕی نیشتەرگەری نەخۆشیەکانی مە بەخێر بێ دکتۆر سپاس بە ئامادەبوونی. بژی زۆر سپاس بۆی وەش. بەڵێ باز لە توژبانی ژێرپەنجە دەکەین ئەو پێداویستی و پێویستیانە چیە کە پێویستە بۆیان دەستە بەرکرێت لە هەمان کاتدا باز لە ڕۆڵی خێزان و کۆمەڵگەش. بەڵێ بە شێوەیەکی گشتی نەخۆشی شێرپەنجە نەخۆشیێکی تۆزێ قورسە وەکو نەخۆشی قورسە و پێداویستەکانشی لە نەخۆشی کە زیاترە واتە لە سەرەتای خاڵی یەکەم کە دەست پێکەی خاڵی دەست پێکە دەستنیشانکردنی نەخۆشی اینجا تێپەڕبوون بە بەو بارە جەستەیی و دەرونیە کە تایەتی اینجا دوای ئەوە قۆناغەکانی چارەسەرکردن لە هەر لاوە لە هەر قۆناغێکا پێویستی بە زۆرێک لە پاڵپشتی و یارمەتی هەیە پاڵپشتی و یارمەتیکەشیە ئەوە تا لە خێزانەوە دێت ئەوە خێزان بڵێ هاوسەرە اینجا کەسوکاری ماڵی خۆیەتی اینجا لە کۆمەلگای دەوروبەری اینجا پاڵپشتی دەستگا تەندروستیەکان دەستگا تەندروستی لە دکتۆر و لە پەرستار و لە ستافی خستەخانە و لە سیستمی تەندروستی ئەمانە هەموو ئەبێ پاڵپشتی ئەو نەخۆشە بن بۆ ئەوەی نەخۆشەکە بگەین ئەو بەشەی کە پێ ئەڵێن ئارام اینجا کە گەیشتە ئەو بەشەی کە پێی دەڵێن ئارام و دوای چارەسەر مەرحەلەیەکی تر قۆناغێشتی دەست پێکە قۆناغی هێشتنەوەیتی بە تەندروستی و بە دواچوون و پشکنینی بەردەوامە بۆ ئەوەی ئاگاداری سەلامەتی ئەو کەسە بین کەواتە ئەو شتانە بە قۆناغ تێئەپەڕێت قۆناغی یەکەمیان کە دەستنیشانەکرێت بارێکی زۆر قورسە بۆ خۆی بۆ کەسوکاری بۆ دەوروبەری چکە قبولکردنی شێرپەنجە کارێکی ئاسانیە بە کەس قبول ناکرێت تا ئەگاتە ئەو ڕادەیە قبولی ئەکا و دام بەوە دانێ شێرپەنجەکە لەوایە و شێرپەنجە هەیە اینجا قۆناغی ئەوە شەڕکردنە بۆ چارەسەر ئەبێ خۆی بێتە مەیدانەکە خۆی شەڕەکە بکە خۆی ورەی بەرز بێ اینجا دەوروبەریشیە بێ لەگەڵی هاندەروی پاڵپشتی بکە هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی جەستەییەوە کاتە مامەڵێکی دیاریکراو هەیە کە بتوانێت خێزان ڕەچای بکات بەرامبەر بۆ ئەندامە یاخود بوون لە منداڵێکی ئەندامێکی خێزانی تووشی نەخۆشی شێرپەنجە بووە لە تەمەەن گۆڕێت لە مناڵەوە بۆ گەورە بە شێوەیەکی گشتی پاڵپشتیەکە و یارمەتیەکەوەیە هەست نەکردنە نەخۆشەکە وانەی نەکەین هەست بکات نەخۆشە و زۆر بێتاقەتە و توانای نییە بەڵێ نەخۆشە بەڵێ پێویستی بە چارەسەرە بەڵام ئەو بەهێزە ئەو بەتوانایە ئەتوانیت ئەو شەڕە بکات و ئەو شەڕە شەڕی گشتیە شەڕێکە خۆی ئەیکات کە سوکاری ئەیکات دەوروبەری ئەیکات ئەبێ لە ناحەی دەرونیەوە وای پاڵپشت بکرێت کە هەست نەکاکە و نەخۆشە و بیڕوخێنیت بیگەینیتە ئەوە کە دەسەڵاتی نییە و چارەسەر ناکرێت بەڵێ نەخۆشە چارەسەر دەکرێت اینجا بەڵێ کاتار ئەمە لێرە ڕادگرم لەسەر هۆشیاری خێزان کە بەشێکیان ئەو ئەندامیە خودت ئەو ئەندامی لە خێزانەکەی تووشی نەخۆشی ژێرپەنجە بۆەوە مامەڵی لەگەڵدا دەکات کە تووشی ڕوخاندنی دەکات نەخۆشەکە و بەشێکیشیان وە هەسوکەوتی لەگەڵ دەکەن وەک وابێت نەخۆشی ژێرپەنجە بگوازرێتەوە زۆر ڕاستە و قسەیە زۆر ڕاستە بەش یەکەمیان ئەوەیە کە مەسەرەن کەسێکی زۆر یا لە خۆشەویستیەوە یا لە دڵپێسووتان و یان لە نەزانیەوە وای لەکە بە گریان و باوەش پیاکردن و بەنەوعی تەعاملی لەگەڵەکەن سکوت لەگەڵەکەن کە نەخۆشەکە هەست بکە بێ لاوازە و بێهێزە ڕاستە پشتگیری بکە بەڵام وای پێ پیشان مەدەکە لاوازە و بێهێزە ئەم شەڕە ئەبێ بەتواناوە بکرێ بەهێزەوە بەورەوە بکرێ ئەمە لایەنی یەکەمی لایەنی دووەمی ئەو کەسانی کە لە دەوروبەرینە بە تایبەتی من نەمەوێت ئەوە باسکەم زۆربەی لە پیاوانە باوترە کە خێزانیان تووشی شێرپەنجە بێت زیاتر لەوە ترسن وەکوەیە نەخۆشیەکە بڵاو بێتەوە لە ئافرەتی لە خێزانەکەی بیگرێتەوە دوورەکەوێتەوە لێ و وای پێپشان نادا کە مەسەن دوورکەوتۆتەوە لێ بەڵام بە هەموو نوعێ دوورەکەوێتەوە لێ بۆ ئەوەی نییە نەوەک لەو بگرێتەوە شێرپەنجە بە ژیانی خۆی بە حیاتی نەبووە بڵاو بێتەوە بەهۆی هەناسەوە بەهۆی دەستەوە بەهۆی دانیشتنەوە بڵاو نابێتەوە نەخۆشی گواستراوە نییە ئەو شتە زۆر باوەوە ئەوە هەڵەیەکی گەورەیە من نمونەم هەیە مەسەڵەن ئافرەتە بووە هاوسەرەکەی لێی جیابۆتەوە لەبەرەوەی تووشی شێرپەنجە بووە کەەوە خۆی لە خۆی زوڵمێکی گەورەیە و بێوەفاییەکی گەورەیە لە هەمان کاتە کاریش دەکات سەر لایەنی دەرونیەم خانمەش تەبان و خانمە ئەوانەی خۆی کێشە هەیە لەگەڵ شێرپەنجە ئەوەی تریش وەرە لەگەڵ پیاوێکی نەفام و نەزانە کە لەسەرەوەی شێرپەنجەی گرتووە
ئەگەر تۆ ساحبیمانی ئەمە قەدەری خوایە ئەگەر باوەڕشێت بە دنیا هەیە ئەمەش هەر قەدەرە تۆ بۆچی لێ دوورەکەویتەوە چی کردووە گوناحێکی بە ساغی ویستێت بە نەخۆشی ناتەوێت کاتە هۆکارێکی دیاریکراو هەیە کە بۆ نەتاکی تووشی نەخۆشی شێرپەنجە بێت یاخود تەمەند دیاریکراوە بۆی ئەو تاکە توش بێت شێرپەنجە تەمەنی نییە وەکو جەناب دەزانین مناڵ هەیە تازە دایک بووە ئەوانە کەم و دەگمەنن تووشی شێرپەنجە بن لە مناڵی زۆر بە تایبەتی نەخۆشیەکانی خوێن هەندێک شوێنە کە لە ویراستەت و لە جینەکانیانە توژە بن اینجا بڕۆ بۆ سەرەوە تا تەمەند گەورەتر بێت توشببوونی شێرپەنجە زیاترە تۆ مەسەرەن باسمان کرد هەندێک کەسەیە تەمەنی 80 ساڵە 90 ساڵە توش دێت ئەوەش زۆر ئاساییە توش بچکە لەش بەرگری کەمە بێتەوە ناتوانانی بەرگری دژی ئەو خانە نەوازانە دروستکە کە دروست بوونە خانەی شێرپەنجەن لەبەرەوە لە تەمەنی گەورەشا زۆر ڕوەدات مەسان یەک لەو شێرپەنجانەی کە باو شێرپەنجەوێم کە لە چلەکان و دەست پێەکە تاوەکو هەفتاکان ئەسڵ لە هەفتاکان زۆرترە تەمەنی هەفتاکان ئەو شتانە شتێکی زۆر باوە بەڵام بە شێوەی گشتی ئەو شێرپەنجانەی تەمەنی زۆر گەورە ڕوەدا شێرپەنجەی ئەوە نەهار و هاژنین بێتاقەتترن و بەهێزترن لە شێرپەنجەکانی خۆیان لە تەمەنی گەنجیدا کاتە شێرپەنجە تۆی بڵێ قۆناغی هەیە طبعا هەموو شێرپەنجەی قۆناغی هەیە لە چەند قۆناغ پێک دێت قۆناغێ بە گوێری بابەت و جۆری شێرپەنجەکەیە مەسەن هەیە پێش شێرپەنجەیە قۆناغی سفری ناون ئەنەین قۆناغی یەک مەسەن هەر لە شوێنی خۆیەتی قۆناغی دوو چۆت لە شوێنی خۆیەتی و چۆتە لیمفەگرەکانی دەوروبەری قۆناغی سێش هەر لە شوێنی خۆیەتی چوتە لیمفەگرەکانی دەوروبەری و تۆزێک ئەولاتر لیمفەگرەکانی ناوچەکە قۆناغی چوارە بەداخە ئەو بابەتەیە کە لەشا بڵاو بووتەوە و مەسەن لە شوێنێکە شێرپەنجەکە مەسە شێرپەنجەمەم کە چۆتە جگەر چۆتە سیەکان چۆتە سەر چۆتە ئیسقان ئاوە بەڵێ هەمیشە کە باز لە نەخۆشی شێرپەنجەکەین باز لەو هاوکاری و یارمەتی دانانی هاوڵاتیان نەخۆت خێرخوازان دەکەین بۆ نەخۆشانی شێرپەنجە بەهۆی ئەوەی کە بۆ باز دەکرێت تێکی دەرمانەکان و چارەسەرەکانیان گرانە ئەم بارودۆخی کە چەند ڕۆژێکە نەخۆشخانەی هیوای تێکەوتوەروەها ئەو ڕاگەاندنی کەمپینەیەن ئارتی کە بۆ کۆکردنەوەی کۆمەک بۆ نەخۆشانی شێرپەنجە و یارمەتی دانیان ئەمە تا چەند تۆ خوێندنەوەت بۆ ئەمە چییە تا چەند هاوکاری چارەسەریەکان وەرگنی چارەسەرەکان بۆ نەخۆشانی شێرپەنجە و لە هەمان کاتە کاریگەری لایەنە دەرونیەکانیشان لەسەری بە شێوەیەکی گشتی چارەسەری شێرپەنجە ئەبێ لە سیستمی تەندروستی هەموو وڵاتێکە هەبێ تەندروستی سیستمەکە دابش کراوە پارچە کراوە چارەسەری شێرپەنجەش یەکە لە باشێکە لە سیستمی تەندروستی لەبەرەوە ئەرچی سەرەکی تەندروستی و حکوومەتی بەڕێوەبەری ئەو وڵاتە هەر وڵاتێ بێ ئەوەیە کە چارەسەری پێویست و تەشخیص و هەموو جۆرە پێویستیەکانی شێرپەنجە دابین بکە ئەو دابینکردە ئەوە ئەرچی سەرەکیە هەموو سێکتەرەکانی تەندروستی بەو جۆرە ئەڕوا بەڕێوە بەڵام بل هەموو وڵاتێکی جیهانە هەیە خەڵکی خۆبەخشەیە خەڵکەیە خوا پێداوە ئیمکانیەتی هەیە خەڵکەیە زۆریشی نییە بەڵام خێرەومەندی پێڵێن هەڵەسێ بە یارمەتیدان ئەنجا یارمەتیدان بە شێوەی نەقد و پارە بێت بە شێوەی کاڵا بێت بە شێوەی دەرونی بێت بە شێوەی ئیش و کار بێت ئەمانە زۆر گرنگن ئەمانە هەم بۆ هەردوو لا گرنگە بۆ ئەو کەسەی کە یارمەتی ئەدرێت هەرچەندە یارمەتیەکە کەمیش بێ بۆەوەی بزانێت کە خەڵکانی دەوروبەر یارمەتی دەن و خەم خۆرینە و پاڵپشتینە بۆ ئەو کەسەش مهمە کە یارمەتێکە ئەدات خۆشی هەست بە ڕەزامەندیەک لە کار و باری خۆیەکات بەڵام وەکو خۆتە زانین جەنابەت تێچووی شێرپەنجە و چارەسەری شێرپەنجە زاری وایە 50,000 دلاری تێچێت مەسەن هەر نەخۆشی 50,000 دلار ڕقمێکی زۆر گەورەیە یعنی ئەمە بە من و تۆ و یەکیکە و یەکیکە و خێرخوازێک بەڕێوە ناسێت لە ساڵێکە 10,000 شێرپەنجە هەبێت لە وڵاتێکە ئەمە پێویستی بە پاڵپشتی حکوومەت و ئیدارە هەیە بۆی ئەو کارە بەڕێوە بات. بەڵێ ئەگەر وەکو جیاوازیەک یاخود بەراورد کارێک لە نێوان هەرێمی کوردستان و خۆر ئاوە بکەین بۆ نەخۆشانی کە تووشی شێرپەنجە دەبن ئایا توشبەکان و تەشخیصکردن و یاخود بە دوواداچون و سەنگاندنەوەی کە تاکێک نەخۆشێک تووشی شێرپەنجە بووە.
سیستمەکە فەرقی هەیە لە وڵاتی ئەوروپا زاری یەکەم دوونەوە نەخۆشیە دوو جۆرە جۆرێکیان کەرتی گشتی پێڵێن جێوەیان کەرتی تایبەتی پێڵێن کەرتی تایبەت ئەو کەسانن کە خۆیان هەڵگری کارتن و مانگانە بەشداریان هەیە لە سیستمێک لە تەمین سەحی پێڵێن پارادەم بۆ ئەوەی ئەو کارتیان هەبی ئەو کارتە زمانی ویان بۆکە کە نەخۆش کەوتن ئەتوان بچنە هەر نەخۆشخانەیە کە ئەوان لە مستەوای کارتەکەی ئەوان بێ ئەمە بۆ مەجموعەیەش تایبەت مەجموعەیەکی کەش کەرتی گشتی و کەسانە کە هەموو خەڵکە گشتیەکە کە کارتیان نیە ئەوانە تەمین سەحییان هەیە ئەو بیمەیان هەیە بۆ ئەوەی بچنە هەر خەستەخانەیەک چارەسەر بکرێن چارەسەر کەس چۆن دەست پێکات تۆ مەسەن لە وڵاتیشی ئەوروپی پێشتر ئەبێ بچیت بۆ لای جیپیەکەت لای دکتۆری خێزانی لەوێ دکتۆری خێزانیە تۆ ناچیت مەسەن دەرگای خستخانە بێ یەکسەر ئەچیتە لای دکتۆری خێزانی لای دکتۆری خێزانی سیرتەکە تۆ ئایا ئیشەکەت ئیمەرجنسیە یعنی حاڵەتی تەواریە و زۆر مستەعجەلە یاوە تا کێشەیەکە کە پێویستی بە دەستتەشخیص و دەستنیشانکردنی زۆر زوو هەیە ئەرجنتی پێڵێن یاوە تا کۆڵت کێسە شتێکی ساردە و بەتوانی لەسەر خۆ حەلی بکەیت لەسەر خۆ بوو ئەوە خۆی عیلاجەکان و شتەکان بۆکە و فەحسەکان بۆکە ئەگەر ئیمەرجنسی و یعنی حالەتی تاری و ئەتنێریتە خەستەخانە یەکسەر ئەمێنێتەوە ئەوەی کە وەکو شێرپەنجە حاڵەتی شێرپەنجە ئەرجنتی پێڵێن یعنی هەر بە زووی ئەبێ ئیشی ئێستا بکرێت کە دکتۆری خێزانی ئەوە بینێت یەکسەر فحوسات و شتەکان بۆکە و داوا فاکس ئەکا وەرەخانێرێ بۆ ئەو خەستەخانەی شوێنی تایبەت کە کاغەزەکەش ئەنرێت لە خەستەخانەی تایبەت پەرستارێکێ ئەوانە ترایاژەکە ینی دەرزە ئەکات یعنی بزانیت بۆی بزانیت چەند بەپەلەیە شتێ هەیە مەسەڵەن زۆر بەپەلە نییە ئەی خاتە دووە هەیە زۆر بەپەلەیە لە شێرپەنجە ئەچێت یەکسەر مەسەڵەن ئەم هەفتەیە مەوعدی بۆ دانی و ئەیبینن لە خەستەخانە بەو شێوەیە تەعاملی لەگەڵە کرێ اینجا کە چووە خەستەخانە فحوسات و پشکنین دەست پێەکە پشکنینەکان ئەو کەسەی کە مەترسی شێرپەنجە هەبی بە زووترین کات بۆ یەکەن بە زووترین کات مەوعیدەکانی بۆ زەبط ئەکرێ بەڵام زەلامی کێشەی 10 ساڵی هەبێ ئەوە تۆزی دوایەخن این سیستمەکانە بینی فەرقی لە چیایە سیستمەکە لەبێ سیستم هەیە وڵاتێکە وڵاتە ئەوروپیانە بەدەیان ساڵە وڵاتن و حکوومەتنی و حکوم بەڕێوە بن سیستمیان تیا دروست بووە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و لەو وڵاتانە ئێمە هێشتا کێشەی سیستممان هەیە سیستممان نەگەیشتۆتە و حدەکە ئەو ڕادەیە کە بتوانین شتەکان جیا بکەینەوە لەلایە لایەکی وشیاری تەندروستی کۆمەلگا بۆ دەرێزێنیە ئەو ترایاج و سیستم و خێزە دکتۆری خێزانی ئەو سیستمە تێبگات ئەوانەمان نییە لەبەرەوە زۆر قورسە بەراوردکردنی ئەو دوشتە دکتۆر ئەمە لە ڕووی سیستەمەوە ئەی لە ڕووی ئەو چارەسەریانەی کە بۆ نەخۆشانی شێرپەنجەن ئەوش گۆڕانکاری بەسەردایەت بە شێوەیەکی گشتی ئەو چارەسەریانەی لێرە هەیە ئەوەی من ئاگادارم هەر هەمان چارەسەریە لە وڵاتی ئەوروپا بەڵام تۆ بڵێ لە وڵاتانی ئەوروپا شتێکی کە هەیە گۆڕانکاری بە خێراتر لە لای ئێمە ڕۆدا لەبەرەوەی سەرچاوی بەحس و لێکۆڵۆنەکان لای ئەوانە کە بەحسەکانەکرێت دەرمانی نوێ دێتە مەیدانەوە ئەوان مەجموعەیەک ئیزنیان لێ وەرەگرن و پێیان تەوقیعەکەن و کە لەو ترایەڵایە لەو هەوڵا بەشدار بن کە لەسەر دەرمانە نوێیەکە ئەیکەن کە دەرمانی نوێ هات زوو لای ئەوان دەست پێکات ئەوان خۆیان بەکاری دێنن ئەگەر نا ئەو دەرمانانەی ئێمە هەمانە لێرە هەر هەمان بوون کە لە ئەوروپا بەکار هاتووە هەر هەمان شتە کوالیتیەکەشی بە جۆرەی شەریکاتەکان بێت هەر هەمان کوالیتی مەسەڵەن ئەو شەریکە بەناوبانگانەیە بەڵام هەندێک دەرمان هەیە کە مەحەلی بێ یان بە شێوەیەکی باش هەڵ نەگیرابێ ئەوە زەرەری بۆ نەخۆشەیە ئەگەر بە باشی دەرمان هەڵ نەگیرێ و مەسەڵەن نووسراوە لە ژێ دەرەجەی 25 بیت تۆ لە 35 لەبەر هەتاودات ناوە دەرمانە سوودی نابێ بۆ نەخۆشەکە ئەو شتانە گرنگن چۆن ئەو دەرمانانە هەڵەگیرێن چۆن بەکاردێنرێن و شەریکەکەی لەکوێ هاتووە ئەگەر نا هەمان دەرمانە و هەمان چارەسەرە و ئەو دکتۆرانش کە چارەسەر دەکەن هەرمان دکتۆرن هەمان خەمخۆرن هەمان لێزانینیان هەیە هەمان خوێندنیان کردووە بەس جیاوازەکە لەو وردەکاریەدایە چۆن حفظ کراوە چۆن هەڵگیراوە کام شەریکەیە ئەو شتانە گرینگە بەڵێ گەر تاکێک
پێی بزانێت کە نەخۆشی ژەرپەنجەیەتی بەڵام لە وەرگرتنی دەرماندا خۆی کەم تەرخەم بێت یاخود ناوبڕی تێبکە لە وەرگرتنی دەرمان بۆ دەرمانێکی تردا ئەمە تا چەند کاریگەری لەسەر ئەو نەخۆشە دروست دەکات و دۆخی بەرە و ئاستەنگی دەبات. ماوەی دوور و درێژ بکەوێتە نێوان چارەسەرێکە شتێکی باش نییە چونکە تۆ مەسەن 3 هەفتە جارێ عیلاجە دەیتە نەخۆشەکە کە عیلاجەکە بڕایەوە تەسیری و عیلاجە کەمە بێتەوە لە لەشی ئەو نەخۆشە لەو شەڕەیە ئەو دەرمانە داوەتە بە نەخۆشەکە بۆی شەڕت بۆ بکە ئەو وەرەمە بۆت لە ناو بات بەڵام کە ئەو وەکو بڵێ پسوانەی تیاکەوت ئەوە دیسانەوە ماوە دەیتە شێرپەنجەکە تۆزێ دیسان گەشە بکاتەوە لەبەرەوە لە هیچ شوێنێک باش نەبووە نە لە بەکارهێنانی دەرمان سیستمەکە تێک بدرێت نە لە تیش سیستمەکە تێک بدرێت ئەو شتان هەموو ماوەیان بۆ دانراوە لە ماوەی خۆی کە تێپەڕی ینی سوودەکەی کەمە بێتەوە. بەڵێ ئاماژەت بە 3 هەفتە کرد ئەمە بزان بۆ هەموو نەخۆشێکی شێرپەنجە تەنها 3 هەفتەیە؟ نه ئەو مەسەن بوتم بۆ نمونە ئەمێ بزانام وەرگرتنی دەرمانەکان مودەی چەنە بۆم ئەگەر کەسێک لە مودێ تێپەڕی ئەوە بەروی تەندروستی دۆخەکەی بەرەو خراپتر دەڕوە یان جیاوازە بە پێی ئەوە قاڵی بۆ ناکرێت هەفتانە ئەدرێ هەیە ڕۆژانە ئەدرێت هەیە ڕۆژانە ئەدرێ هەیە هەفتانە ئەدرێ هەیە 3 هەفتە جارە درێ هەیە بەنەبەر جۆرە و بنەوێ هەر شێرپەنجە و یان هەموو شێرپەنجەکێک نینە وانە شێرپەنجەکان چارەسەریان جیایە لەبەرەوە ئەو قاڵب ناکرێت. کاتە بەگشتی چارەسەرەکان لە هەرێمی کوردستان چۆن دەبینی؟ واللهی من ماوەیەکی زۆر مەسەن 2014 هەڵسکۆت لەگەڵ یەک کەرتی ئەوواکەم چارەسەری کیمیاوی و ئەوان خەڵکی زۆر دڵسۆزی لێ بووە خەڵکی زۆر بەتوانای لێ بووە ئیشی زۆر باشیان کردووە زۆر بە کارامایی و زۆر من خۆم ئەیان ناسم زۆر بەیان و زۆر دەوری باشیان هەبووە چارەسەکانیش زۆر باش بوونە ینی خوازانی گلەی لەوە ناکرێت ینی لەوانەیە ڕەفیقیشم نەبن بەڵام گلەیی لەوە نەکرێت کە مەسەن ئیشەکانیان زۆر خایم بۆ بەزدی کردویانە و هیوا خوازم ئاوات خوازم کە هەروە بەردەوام بن و هەروە دڵسۆزی خەڵک بن و بەڵام خۆتەزانی ئەرچی تەندروستی زۆر قورسە لێرە بۆ بوجێتە کەمەی کە هەیە و بۆ ئیمکانێتی و بۆ وەزع ئابوووریە ئەو هەموو تێچووی چارەسەری شێرپەنجە زۆرە لەبەرەوە هیوادارم شتەکان بە باشی بڕوا و باشتریش بێ ئینشاءڵڵا. کاتە دکتۆر بە دەرفەت تێزانم کەمێک باسمان لە شێرپەنجەی مەمکە بۆ بکەیت کەمێک ڕوونکردنەوەمان بۆ بکەیت چۆن توژە بێ ئەو تاکە چۆن دەزانرێ ئانیشانی دیاریکراوی هەیە کەمێک زانیاریمان پێ بدەیت. بە شێوەشی گشتی شێرپەنجەی مەمک لە ئافرەت ڕۆدا 1970 لە ئافرەتە تەمەنەکە زیاتر لە سەروی چلەوە بۆ 70 ساڵە لەوە کۆبۆتەوە پێش ئەوەش زۆرە پاش ئەوەش زۆرە پێش 40 ساڵی ئێمە مەترسیەوەی لە یەکەین پەیوەندی بە جینات و کرۆمۆسۆم و خێزانەوە هەبێت یان لە جەنەتیک لە جیناتیانەوە هەبێت تەمەن گەورەتر زیاتر کەمتر گومانی ئەوەیان لە یەکەین لە هەموو وڵاتان وەشیاری ئەوە بڵاوەکێتەوە کە چۆن پشکنی نەکرێت لە ماڵەوە پشکنینەکە بریتە لە هەڵسانگاندن ئەویش بە سیرکردن بەرامبەر ئاوێ نەبزانی گۆی مەمک چۆتە ژوورەوە پێستەکە چۆتە ژوورەوە گرێک دەپەڕیوەتە دەرەوە شکلی مەمک گۆڕاوە گەورە بووە بچووک بووە ئاوساوە سوور بووتەوە ئەو شتانە اینجا بەدەست لێدان هەست بە گریەکەیت هەست بە منباڵ گریتیایە ئەو شتانە ئەبێ سەیری بکەیت کە ئەوانت ینی ئەمڕۆت بەراورد دەکەی لەگەڵ مانگی ڕابردووت مانگانەیە دە ڕۆژ دوای سۆری ماگانە ئەگەر شتێکی تیابوو ئەو کاتە ئەتوانی سەردانی دکتۆری تایبەتمەند بکەیت. ئەو نەخۆشە هەست بە ئازار ناکات دواتە تەنها لە ڕێگەی کە خۆی پشکنی لە ماڵەوە ئەنجامەدات ئەزانێت کە گرەیەکی هەیە یاخود ناڕێکیەک هەیە لە منکیدا یاخود هەست بە ئازارەکات یان شتێک هەیە بوونی هەبێت ئەو کەسە پێی بزانێت. ئازار نیشانەی شێرپەنجە نییە شێرپەنجەی مەمەک بەگشتی ئازار نیشانەی نییە کە هەستت بەوە کرد ئەوانەی لە سەروی 40 ساڵیەوەن ئێمە دایم ئامۆژگاریان دەکەن هەستن بە کردنی سۆنار مەسەن ساڵانە 2 جار مەمۆگرام لە کەمی 2 ساڵ جارێ یان ساڵێ جارێ ئەوە وەکو چێکاپی پێڵێن بۆ ئەوەی بزانیت پشکنیم بکەی بۆی نەوەک شتێک ڕووبدا بۆ ئەوەی زوو بیزانیت
تێگەی لە من چۆنە ئەتا تۆ هەست بە گرەیەکەکەی کە لەمەم کا دروست بووە لەوانەیە ساڵ و نیم 2 ساڵی بەسەر تێپەڕی بێت ئەو گرێ بگەیشت بێتە ئەو دەرەجەیە کە تۆ بە ئاوا بە ئاسانی هەستی پێ بکەیت بەڵام تۆ لەوانەیە سۆنەر و ئەشیع بکەیت لە ماوەی لەوانەیە لە ماوەی چەند مانگێکە بۆ دەرکەوێت کە گرەیەکی بچووکت هەیە ئەو گرێش چارەسەری بە شێوەشی گشتی ئاسانە لەسەر گرێی بچووک و بڵاو نەبێتەوە لە ژێر باڵیا زۆر ئاسانتر لەوەی گرەیەکە زۆر گەورە پێ و چۆبێتە بنباڵی چونکە گرەیەکە هەر گرەیەکەی خۆی دەوروبەری لابیت بنباڵیشی دووسێ خۆ دەدێنیت ئەینێری بۆ فەحس شتی تیابوو باقی خودەکان هەڵەگری شتی تیانە بوو وازی لێدێنی کەواتە هەندێک نەشتەر گەری هەیە بەس گرێ و بنباڵی ئەیکەیت بەیانی ئەیکێت ئێوارە چێتە ماڵەوە لە ماڵی خۆی خەوێت یعنی خەڵکی ئاساییە بێتەوە توانێت کاروباری ڕۆژانی خۆشی ئەنجام بات طبعا ئاساییە بێتەوە لە ماوەی هەفتەیەکە ئاسایە بێتەوە دوایەوە دەست پێەکەین بە دانی چارەسەری کە لەوانە پێویستی بە تیشک بێت علاجی هۆرمۆنی بێت هەندێک کیمیایی بێت بەجۆرە ئێوە بەجۆرەی وەزعین بایۆلۆژی وەرەمەکە هەڵسوکەوتەکەی وەکو بەرکەوتت لەگەڵیان پێ دوایە لە ئێستادا ڕژەی توژبوون بە شەرپەنجە لە زیادبووندایە یاخود هەروەکو ساڵانی ڕابردووە وڵایی من ئەوەی ملاحەزەم کرد بێ و فترەیە چەند ساڵە هەر بە بەردەوامی لە یەک ڕێژەیە ڕوات هەر زۆرە هەر بەرەو زۆر بوونی شەچێت یعنی کەم نەبووتەوە و زۆر تریش بۆ لە جاران تا ژیان بگۆڕێ بەرە و ژیانی تەمەدونی پیاڵێن ژیانی ناوشاری پیاڵێن و کەم خەوی و ژیانی خێرا و خواردنی قوت و جگەرە و نەرگەلە و ئیتر مەزموعە شتێکی کە ئەوانە هەموو واکەن دووربیت لە ژیانی سادەی لادێ و پاک و ئاوە هەوای خاوێن و خواردنی فرێش و سەوزای و زیاتر پڵاو بێتەوە بەڵێ کاتانە بە هۆکاری زیادبوونی شەرپەنجەدا دەدەن کاتە لێرەوە بتێت دوارێنمای یاخۆت پامێکت بگەێنیت وڵی من دوا پام ئەوەیە خەڵک با خۆی ساحێبی خۆی بێت ئەو ئاگاداری خۆی بێت پشکنین بۆ خۆی بکات و ئەگەر شتێکی هەست پێکرد هەوڵدا بە دوای چارەسەرا بگەڕێت و هیوادارم هەموو شتەکانیش ئاوا بەسەر بچێ و ئاوا ڕاست بێتەوە کە لە خزمەتی هەموو خەڵکدا بێت و هەمومان لە خزمەتی خەڵکدا بێت. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر نەریمان محەممەد بە سپۆڕی نەشتەرگەری نەخۆشیەکانی مەم سپاس و زانیار پرسوودەکان ئامادە بوونت.